کاتێک کەسێک هاوسەرگیریەکە کە ژیانێکی کە پێگەهێنێت ئیش ئەکات ئەیەوێت لە دوای ئیشەکەیەوە بڕاتەوە ماڵەوە و ماڵێکی هەبێت و خێزانێکی هەبێت لەگەڵێ. بەڕاستی من وام لێ هاتووە لە ئێستاە کە لە ئیشەکەم تەواوە بم نامێ بڕۆمەوە ماڵەوە، نامێ بڕۆمە ماڵەوە لەبەر ئەوەی ئەزانم کێشە و گیر و گرفت دروستە بێ، بەردەوام شەڕ و هەرامانە لە ماڵەوە لەسەر ئەوەی کە خێزانەکەم وڵێ ئەمەوێ ئیش بکەم، ئەمێ من زانکۆم تەواو کردووە، خاوەنی شەهادەم، هاوڕەکانم هەمویان ئیشەکان، خاوەنی پرۆژەیەکی دارایی خۆیانن، خۆیان پاری خۆیان سەرفەکەن، خۆیان پاری خۆیان دابینەکەن. بەڕاستی منیش لەگەڵ ئەویانیم کە خێزانەکەم ئیش بکات، نامێ بە هیچ جۆرێک ئیش بکات. بەس بۆ مافی خۆی نییە، ینی ئەگەر داهاتی ماڵەکەتان زیاتر بێ باشتر نییە ئەویژی شکات ئەی زانکۆی بۆ تەواو کردو، یعنی ئیشکردنەکەی بێتە مای زەرر. کاک دکتۆر سوپاس بۆ خۆی گەورە، ئێمە لە هیچمان کەم نییە، هەر لە خانوو هەر لە سیارە لە هەموو شتێک کەوتێتی بۆم دابین کردووە. منیش حەز ناکەم بە هیچ شێوەیەک خێزانەکەم ئیش بکات، ئەمێ لە ماڵەوە بێ خزمەتی ئەو مناڵەمان بکە، مناڵێکی 1 ساڵمان هەیە، ئەمێ خزمەتی ئەو بکە، خزمەتی ماڵەکە بکات، نامێ ئیش بکات. بەسە خاتون جان جەنابێ مناڵێکی 1 ساڵە هەیە، ڕاستە زانکۆ تەواو کردووە، بەڵام تۆ زانکۆ تەواو کردووە ئەوە ئیشەکە، بەڵام ێستا واجبێکی تریش تۆ هاوسەرگیری و کردووە کچی من، یعنی ئەرکێکی ترێ بۆ زیاو بووە، هاوسەرە هەیە، مناڵە هەیە، بۆ ئەبێت سووربی لەسەرەوەی ئیش بکەیت، ئەو ئەڵێ لە هیچی کەم نییە. سپاس دووبارە بۆم دەرفەتە کاک دکتۆر. ڕاستە من 2 ساڵە زانکۆم تەواو کردووە، من حەزەکەم ئیشێکی خۆمم هەبێ، حەزەکەم پارێکی خۆمم هەبێ، ینی چاوم لە دەستی کەس نەبێت. 2 ساڵە زانکۆم تەواو کردووە، هەموو ڕەفیقەکانم کە لەگەڵ منە تەواویان کردو ئیشی خۆیان هەیە، ئیشی خۆیان هەیە و بەس من یعنی بێکارم، حەزەکەم منیش ئیشی خۆمم هەبێت، بەس چەند جار بەم تۆ ئیشێکم بۆ بدۆزێتەوانێ ئەم هەوڵ نادا، هەرەڵە تۆ پێویستێ بە ئیش نییە. منیش تااقەتم چووە لە ماڵەوە، ینی حەز ناکەم زۆر لە ماڵەوە دانیشم، قەلق بووم، بێزار بووم، حەزم لە ماڵەوە نییە. فەرمووی ئەوسا ئەواڵێ ئەڵێ من حەزەکەم ئیشکە وەکو هاوڕێکانم. ڕاستە کاک دکتۆر، ئەو زۆربەی هاوڕەکانی لە ئێستای ئیشەکەن، بەڵام گوزەران و باری ئەوان زۆر جیاوازترە لە ئێمە، لەبەرەوەی ئێمە وەکو پێم وتی لە هیچمان کەم نییە، دوایەوە ئەو هاوڕێیانی ئەو کە ئێستا ئیش ئەکەن نە مناڵیان هەیە نە شوشیان کردووە، یعنی گوزەران و بارودۆخی ئەوان زۆر جیاوازترە لە ئێمە. بەسە خاتونیان لێرە ئەم بێ تۆ جەناب دەڵێ هاوڕەکانم ئیشەکەن وەنیە، یعنی تۆ وەکو ئەوان بی لە وەختێکات تۆ ئەتەوێ خۆ بەراوردکەی بەیەکێ کە لە زۆربەی شتەکانە وەکو یەک بوون، ئەوان لە شویان نەکردووە، یخ تۆ شو کردو، ئەوان مناڵیان نییە، تۆ مناڵە هەیە، کەواتە جیاوازیە لە نێوانتانە، ئەو ئێستا ئیشەکات هیچ کێشەیەکی نییە لە ماڵەوە، ینی نە پیاوێک چاوەڕێیەکە خواردنێکی بۆ لێ بنێ، نە مناڵێک چاوەڕێیەکە شیری باتی و دایبی بگۆڕێ، نە هیچ شتێ، ینی ئەمە فەرق و جیاوازی هەیە، ینی تۆ جیاوازی لەگەڵ هاوڕێکانە بۆ خۆ مخاڕنەکەی بوات، ئەو توانی شو نەکەی تو هاوڕەکانە تاین بووی تا کچی من، کێسا تۆ شو کرد و ئەکوان نامێنیت. فەرموو. ڕاستە ئەو خەڵکەش هەمووی مناڵی هەیە و ئیشی شەکات، هەمووشی لە دەرەوە کاری هەیە، ینی مناڵ نەبۆتە ڕێگری، ینی گەر من ئیشێکم هەبێت ینی بڵێ ئەو نە ئیهمال بم، مناڵەکەم ئیهمال کەم لەبەر ئیشەکە و گوێی پێنێم، ینی نازانم من چیم لەوان کەمترە. تۆ ئێسان بەستەوەی گەر وەکو هاواز لەو هاوڕێیانش بێنە شویان نەکردووە، بەستەوەی خەڵکی ترێ شوشی کردووە و ئیشی ژەکە مناڵیش بەڵێ. کاک دکتۆر ئەمێ ئەوە بڵێم کە کێشەی ئێمە ئەوەیە کە ئەم بیر لە دەرەنجامەکان ناکاتەوە، بیر لە داهاتوو کێشەکان ناکاتەوە، ئایا کە ئەم ئیشکا لە داهاتووە چی ڕۆیات، یعنی من ئەوەی پێڵە بکە ئەو لە هیچی کەم نییە، ینی چی دەسەکەوێت لە ئیشکردنێکە، کاتێک کە بڕە پارەی دەستەکەوێت ئەبێ مناڵەکەمان بەرینە دایەنگە، یاخود بیبێنە شوێنێکەوە دای بنین، دایمە دڵمان لای بێت، نەزانێتێکی بۆ بینتە ماڵەوە بێ شتێک لەوانە بکەی بەڵێ یاوانش مەصرەفە خایکی نەوێ 300-400 شێ بێزگە لە نەقل و گواستنەوە، یعنی ئەو پارەی کە ئەو پێایە کات ئەبێ ڕێک لەو شتانەیە سەرفی کاتەوە. اینجا مناڵەکەش لە خۆشەویستی بێ بەشە بێ لە تەمەنەکەی بچووکە وەڵا کچی من، یعنی تەمەنی مناڵی 1 ساڵ تەمەنێکی بچووکە، لەوانەیە ئێستا هەندێک لە بینەران بڵێن مناڵ لە دەڕۆژیەوە لە دوومانگیەوە لە سێمانگیەوە چێتە دایەنگاوە نیە ئەواڵێن، بەڵام ئەگەر خێزانەکە ئەوەیە محتاج بێت پێویستی بە پارەی ئەم ئافرەتە هەبێ،
هیچ ڕێگە چارەیەکی تریان نەبێ ئەڵێ چی بکەم با مناڵەکەم نەمنێ لە برسە بەڵام پێداویستەکانی بۆ دابین کەم بەڵام لە خۆشەویستی بێ بەشە بێ لێدا چکە شتێکی حەزەکەم کچی من تۆ هەموو خەڵک بزانێت بەڕێزیشە بیزانین شتی گرنگ هەیە و شتی گرنگتر هەیە حەز و ئارەزوو هەیە و پێداویستی هەیە ئێستا تۆ ئیشەکە و گرنگە بەڵام لەو گرنگتر بەخێوکردنی مناڵەکەتە یعنی ئێستا تۆگە پرسیار لە من بکەی بڵێ کامیان مهمە من بچم لە دەرەوە ئیشکەم یا مناڵەکەم بەخێوکەم ئەڵە مەگەر مناڵەکە و 6 ساڵان بێ 7 ساڵان بێ و 4 ساڵان بێ و 5 ساڵان بێ بچێتە باخچەی ساوایان یا بچێتە دایەنگا 3 ساڵیش بێ کەمتر زەرەری لێکە بێ وەک لەوەی 1 ساڵ بێ ئێستا مادەم تۆ لە ناحەی اقتصادیەوە ئابوووریەوە کێشەت نەبێ پێداویستەکانی مناڵەکە دابین کرێ پێداویستی تۆ دابین کرێ بە بڕوای من گرنگتر مناڵەکەی لێرە ئەوە نەبێ وەکو لایەنگری ئەو بم نا ینی من باسی شتێکەکەم کە بنەمایەکی زانستی بنەمایەکی منطقی هەیە ڕاستە تۆ حەزی هەیە حەزی لەوەیە وەکو هاوڕێکانە ئیشکەی مافی خۆتە زانکۆ تەواو کردو ئیشە بکەیت بەڵام پێداویستیش هەیە حەزجیا و پێداویستیجا تۆ حەزەکانی خۆت هەیە بەڵام پێداویستیەکە و یەکەم ئەرکی ماڵە دووەم لە هەمووی گرنگتر مناڵەکەتە ئەم مناڵە پێویستی بە سۆزەوی خۆشەویستی تۆ هەیە کچی من ئەم مهمترە لە ئیشەکە دەکرێت چاوەڕێ بکەی هەتاوەکو مناڵەکە گەورابێ ئەو کاتە نازانم دوای قسە لەگەڵەوە شەکەین ئایا هەڕڕی وایە هەتا تۆ ئیش نەکەی ئەگەر وابێ من لەگەڵی نیم لەوایە بەحقەت بەڵام لەم تەمەنە ناسکەیە ئێستا جەناب دەڵی فلان و فلان لەوانەیە خەڵکەیە من کەیسانە هاتۆتە لام من نەکەی جەنابتم لەگەڵەوە بنەوە ڕاستە خەڵکەیە مناڵی هەیە بەس هەیە مناڵی گەورەیە ئەنی پێویستی بەو نییە تۆش کە مناڵی گەورە بوو مافی خۆتە ئیشکێکی من تەمەنەکە چ بچووکە بعدم پێداویستەکانی بۆ دابی نەکرێ حقە تەفاهمکە لەگەڵ هاوسەرەکەتە فەرموو باشە کاک دکتۆر یعنی منیش حەزەکەم ئیشێکەمە بۆ ئەو خەڵکە ئێمەشی بین بۆ دایانگە ئەیبین بۆ دایانگە و یان بە ئەو ئیشکەرێکمان بۆ گرێ لەو ئەجنەبیانە بۆی ئەوی ئێمەژنی بین بۆ دایانگە یعنی ئەگەر ئەو بڵێ ئەو شوێنە باش نییە شکر بۆ خۆ ئێمە لە هیچمان کەم نییە و پاری باشیشمان هەیە یعنی ئێزا تۆ سووری لەسەرەوەی هەرچی بۆ ئیشکردن کە و باسی مناڵەکەیەکە مناڵەکە بن بۆ دایانگاوەنێ یا ئەم ئافرەتە فلیپینی و نازانم چیانەیە بۆ دابینکەن قسەوەیە ئەتوانیەوە بکەی قوربان کاک دکتۆر ئێمە لە هیچ شتێکمان کەم نییە دوایەوە مناڵەکەمان لێسای 1 ساڵە پێویستی بە سۆز و خۆشەویستی دایکی هەیە جاری وایە ئەو ێسا ئەڵێ بیبین بۆ دایانگا جاری وایە ئەو بیانەوە بۆ منێنێتەوە باشە نایبین بۆ دایانگا با کەسێک ئاگای لێ نەبێ ئەیبین بۆ لای دایکی خۆم یا ئەیبین بۆ لای دایکی تۆ بەڕاستی ینی یەکەم شت دایکی من زۆر بەتەمەنە نەخۆشی لەگەڵایە زەخت و شەکری هەیە حوسەڵ و توانای ئەوەی نییە کە بە دوای مناڵێکی 1 ساڵا بێت و پاکی بکاتەوە و شیری باتێ و بەردەوام ئاگاداری بێت دواتر دایکی من وەکوتە حوسەڵی ئەو شتانەی نییە و ماڵی دایکی من و دایکی خۆشی لە ئێمە زۆر دوورن یعنی من جاری وایە ئاگادارم ئەو شیری خۆی نایاتێ بە مناڵەکەمان شیری قوتوی ئااتێ بۆی ئەو بیانوەری منیش ببڕێ بڵێەوە تا خۆشیری خۆشم ناخوا ئەو تەنها بیر لە خۆی کاتەوە بیر لە ئیشکردنەکەی کاتەوە خۆی مقارە ناکە بە خەڵکی کە ئەڵێەوە تا خەڵکی کە خۆ مناڵیشان هەیە و ئیشەکەن باش آخر خەڵکی کە ڕاستە مناڵیشی هەیە و ئیشەکە بەڵام مناڵەکانی 1 ساڵە من لام سەیرە کاک دکتۆر یعنی ئەو ئەڵێ دایانگە خراپ بۆچی دایانگە خراپە یعنی ئەو خەڵکە بۆچی هەمویان مناڵەکانیانە بن بۆ دایانگە یعنی ئەگەر دایانگەش خراپە ئەتوانێ یعنی کەسێک بگرێت بەکریان شتێک بێنێتەوە بۆ ماڵ ینی چاویشی لێ بیانەوە تا بیبین بۆ ماڵی کەسێکی نزیکی خۆمان یان ماڵی دایکی ئەو یان ماڵی دایکی من یعنی ئەمە چ کێشەیەک دروستەکە ئەو ئەڵێ ماڵی دایکی دووکمان دوورە یعنی تۆ ئەگەر تێوێ ئیش بکەی خۆ دەزانیش لە ساعت 8 دەست پێکاوە نییە ئەبێت تۆ لە ساعت 7ەوە هەستیت و لە 7 و 4 بشیتە دەرە 7 و نیشێنی وایە بەخوا دوورە ساعتێکیوێت تا بە پاس و یا بە تەکسی و نازام چێکەی باشە ئەنی پرسیاری لە جەناوکەم مناڵێکی ساوە تۆ بەڕاستی زانی لە 7 بەیانی و مناڵە هەستێنە مناڵی ساوە شەو کاتی خەوی زۆرترە وەکو مناڵی تر نییە ئەگەر مناڵێکی ئەتیادی 8 ساعت خەوێ و لەوانی 12 14 15 16 ساعت دەخەوێ یعنی تۆ پێ و باشە ئەم مناڵە 1 ساڵە هەموو بەیانە هەڵتەکەڵتە خەبەری بکەیتەوانێ لێرەوە بیبێ بۆ ماڵی دایکی ئەو یاداوە لە دایکی من ناتوانێت لەوەری زەخت و شەکرێ فعلا یەکێ بە تەمەن بێ حوسڵی مناڵێکی 1 ساڵان چییە ئەمە بێ دایبی بگۆڕێ ئەمە بێ شیری بیت یا قوتوتر ئەگەر تۆش نەوێ بێ شیری قوتوی بیتە اینجا شیری قوتوەکەش کچی منەکو شیری دایک نییە ینی لێرەیە بەڕاستی ئەگەر وا بێ هەڵەیەکی گەورە و کردووە شیری خۆتی نێتی شیری قوتوی بیتە بڕۆ پرسیار لە پزیشکەکان بکە پرسیار لەوانە بکە کە شارەزاییان هەیە خوای گەورە ئەو معمەلەی دروست کردووە ئەو شیرە طبیعی ئەزانی چەند قازانجی مناڵی تایە
گونا حتاوانە تۆ لی بێ بەشکەی خوشکی من